بەناوی خودای بەخشندە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئاهەنگەکەمان دەڕازێنینەوە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابی خۆشەویست سۆزیار محەممەد با بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. لئن لم ينته المنافقون والذين في قلوبهم مرض والمرجفون في المدينة لنغرينك بهم ثم لا يجاورونك فيها إلا قليلا ملعونين أينما ثقفوا أخذوا وقتلوا تقتيلا. سنة الله في الذين خلوا من قبل ولن تجد لسنة الله تبديلا. يسألك الناس عن الساعة قل إنما علمها عند الله وما يدريك لعل الساعة تكون قريبا. إن الله لعن الكافرين وأعد لهم سعيرا خالدين فيها أبدا لا يجدون وليا ولا نصيرا. يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسولا وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيلا. ربنا آتيهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى فبرأ الله مما قالوا وكان عند الله وجيها. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. ليعذب الله المنافقين والمنافقات والمشركين والمشركات ويتوب الله على المؤمنين والمؤمنات وكان الله غفورا رحيما. صدق الله العظيم. خدای گەورە پاداشتی بەخێریان باتەوە. دەنگ دێ دەنگی سەدایەکی نورین دێت لەم کوردستانە بڕوانن پۆل خوشکەکانمان
هەنگاو دەنێن بەرەو سەرکەوتنی باڵاپۆشی دە ئێوەش ورن گوێم بۆ ڕاگرن لە جوانی ئیسلام زۆر پند وەرگرن بە حیجاب مەڵێن جیلی دواکەوتون زۆر کەسی وەک تۆ لە خاکدا خەوتون. بە ناوی ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری قەزای شارەزورەوە بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان و دایکان و باوکانی قوتابیە ئازیزەکان و ئامادەبوانی بەڕێز دەکەین. ئامادەبوونتان بەرز دەنرخێنین. ئامادەبوانی بەڕێز ئەنجومەنی خوشکان ماوەیەکە لە خولیای ئەوەدایە کە سەرجەم قوتابیانی مەدرسەکانی قورئان و زانستە ئیسلامیەکانی لە سنووری قەزای شارەزوردا شێوەی جلوبەرگیان ڕێک بخات و جلوبەرگی شەرعیان بۆ بکات و پابەندیان کات بەو ڕێک پۆشیەوە. سپاس بۆ خوددا سەرجەم قوتابیەکان بە پیری پرۆژەکەەوە هاتن و بڕیاریاندا پابند بن بە پۆشینی ئەم جلوبەرگە شەرعیەی کە بۆیان دیاری کراوە. بۆیە ئەمڕۆ لە ژێر دروشمی ئامانجمان باڵاپۆشیە لە پرۆژەی سەدای نوریندا لەم ئاهەنگە جەماوەریەدا ئەم پرۆژەی ڕاگەیاند. لێرەوە سپاسی ئەو کەسانە دەکەین کە هاوکاریان کردین بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لە سەدای نووری ڕەحمی خودداوە پرۆژەی جوانی زۆرمان داناوە. ئەمڕۆژ پرۆژەی سەدای نورینە بۆ ئێوەی ئازیز بەرنامەی ژینە. بەڕێزان ئێستاش لەلایەن دوو قوتابی چاوگەشەوە سرودێکتان پێشکەش دەکرێت با بفەرمونون. ورن باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و بە ڕوخساری تۆوە دیارە سەرپۆشەکەت تاجی سەرتاو تۆ سەربەرزی لەم هاوەرە. باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و بە ڕوخساری تۆوە دیارە سەرپۆشەکەت تاجی سەرتاو تۆ سەربەرزی لەم هاوەرە. شەرم و شکۆت پێناسەیە و پاکی زەید لێدەبەرێ وڵاتێکی پڕهیوایە و نمەی شەدی دێتە خوارێ. پۆشاکی تۆ سەربەرزیە و بەهەشتی تیا مسۆگەرە. موژدە بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە. موژدە بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە. موژدە بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە. باڵێ خوشکم تۆ سوممەیە و مەریامێک و ئاسیایەکی ئەم سەردەمەی نیگاکانت پاکی دڵە و بۆن و بەرامەی گوڵ ئەدەی. حیجابەکەت ناسنامەتە لە فەرهەنگی ژیانی تۆ سامیشە چەکی دەستە لە بەرامبەر نەحەزانت. شەرم و شکۆی دەوڵاتێکە قەڵغانێکە بۆ ژیانت. شەرم و شکۆی دەوڵاتێکە قەڵغانێکە بۆ ژیانت.
دەستخۆشی بۆ ئەو دوو قوتابیە چاوگەشە گەوهەری ئیسلام باڵاپۆشیە دەتۆش بینۆشە لە ئەم خۆشیە ئەی بۆ ناپرسی حیجاب بۆ چییە لە هەردوو دنیا پاداشتی چییە ئامادەبوانی بەڕێز ئێستاش لەلایەن نوێنەرانی مەدرسەکانەوە پەیامێکتان ئاڕاستە دەکرێت با بەڕێزیان بفەرمون. الأول هردو كان أما يكبر كارجين باش يوش هردو كان أما بكارجين لا آخر باش ساكن برا بيش ورين يا بخير بشتي وانا كان ريمان كنا ببربوستان وكهات لنسي فدور بها وشي فروشي فرور رزو شكوتانا تنسرمانا خدمة الإسلام تاجي هوانا أمرنا هازن بو أمي وانيا قبل برنامج رزو جوانيا بۆ گەشانەوەی دڵ و دەروونە ڕێبازی نورین وەک دەریای ڕوونە ئەی خوشکانی من هەموو چەند دروستەیەکی پیرۆزباییمان پێگەیشتووە لەبەر کەلیکا تەنها ئاماژە بەناوەکانیان دەکەین. یەکەم یەکێتی زانایانی ئاینی لقی شارەزور، دووەم ڕێکخراوی گزنگی شارەزور. سوپاس بۆ بروسکەی پیرۆزبایەکانتان. بەڕێزان ئێستاش بەڕێز کاک عەبدولجەبار خاوەنی بیرۆکەی پرۆژەی سەدای نورین باس لە ئامانجی پرۆژەکە دەکات. با بەڕێزیان بفەرموێت. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز خوشک و برایان میوانە بەڕێزەکان سڵاو و ڕەحمەتی خوا لە هەمووان لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە کە پەروەردە و پێگەیاندن ڕۆڵێکی سەرەکی و کاریگەری هەیە لە چاکردن و بەرەو پێشچوونی هەموو کۆمەڵگە و نەتەوەیەک بەتایبەت ئەگەر ئەو پەروەردەکردنە لەسەر ئەساس و بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت و بە تایبەتیش لە ئێستادا کاوڵێکی زۆر دەدرێت بۆ چاواشەکردن و دوورخستنەوەی ڕۆڵەکانمان لە ئاینی پیرۆزی ئیسلام. بۆ ئەم مەبەستەش ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە قەزای شارەزور ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە بواری فێرکردن و پەروەردەکردنی نەوەکانمان لەم سنوورە. بۆیە ئێمەش وەک چەند خێرخوازێک لە پرۆژەی سەدای نورین کە ئامانجمان باڵاپۆشیە وەک وەفایەک بۆ کارەکانیان و ڕێزگرتن لە هەوڵ و کۆش و ماندووبوونی ئەم خوشکانە هەستاین بە پشتیوانی و هاوکاریان لە سازدانی ئەم ئاهەنگە کە ژمارەیەک لە کچەکان و خوشکەکانمان کە پەروەردەکراوی خوشکانی کۆمەڵی دادگەرین لە شارەزور
هەستاین بە ئامادەکردنی جلوبەرگ بە شێوەیەکی یەکپۆشی و ڕێکپۆشی بۆ قوتابیەکانی مەدرسەکانیان. بەڕێزان، ئێمە ئامانجمان باڵاپۆشیە، چونکە باڵاپۆشی یەکێکە لە سیما و دروشمە بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ناسنامەیەکی پڕ لە شکۆیە بۆ ئافرەتی بڕوادار و بەڵگەی ژیری و تێگەیشتنی ئافرەتی خاوەن باوەڕە و هەروەها گوێڕایەڵی خوای پەروەردگار و پێغەمبەری سەرۆر و پێشەوامانە سەلی الله عەلەیه وسەلەم. خوشک و برایان، میوانە بەڕێزەکان، ئێمە وێڕای پشتگیری و پشتیوانی لەم جۆرە کارە چاکانە جوانترین پیرۆزبایی لەم خوشکانە و خانەوادەی بەڕێزیان دەکەین و لە خوای پەروەردگاریش داواکارین هەمیشە سەرکەوتو و دامەزراو بن لە کارەکانیاندا و نمونەیان زۆر بێت. و جێگەی خۆیەتی لێرەشەوە زۆر سوپاسی هەموو ئەو خوشک و برایانە بکەین کە پشتیوانی و هاوکارمان بوون لەم پرۆژەیەدا و لەگەڵمان ماندوو بوون لە ئەنجامدانی ئەم ئاهەنگەدا. خوای پەروەردگار هەموومان سەرکەوتو و سەرفەراز بکات لە هەردوو دنیا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خودای گەورە پاداشتی بەڕێزیان باتەوە. ئامانجی ئێمە لەم پرۆژەیە جوان و ڕێکپۆشی باڵای ئێوەیە. یەکەم ئاهەنگی ساڵی نورینە لە هەموو جیهان جوان و ڕەنگینە. بەڕێزان، ئێستاش بەخشانە شعرێک پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی. با بەڕێزیان بفەرمونون. بەناوی سازندەی جیهانیان. پەنجەی پەیمانت نورینە، پەیمانت داوە کە پەنجەت بە ئەوینی حەزرەت مۆرە، بە کەمی مەزانە زۆرە، واتە دڵت تەبا و تەریب و یەکسانە و بۆ ساتێکیش بۆ سانیەکیش بۆ سانیەک لا نادەیت و خۆ لەبەر کەس با نادەیت و دڵت ماڵی جیلوە و جۆرە، کە تۆی ئافرەت بە تریفە ڕەنگینیت و بەڕای سەروەر شەنگینیت و بە کلی تیرۆش شەنگینیت و پەنجەی پەیمانت نورینە، پەیمانت داوە کە پەنجەت بە ئەوینی حەزرەت مۆرە، بە کەمی مەزانە زۆرە، واتە دڵت تەبا و تەریب و یەکسانە و بۆ ساتێکیش بۆ سانێکیش یەک سانیە لا نادەیت و خۆ لەبەر کەس با نادەیت و دڵت ماڵی جیلوە و جۆرە، کە تۆی ئافرەت بە تریفە ڕەنگینیت و بەڕای سەروەر شەنگینیت و بە کلی تیرۆ شەنگینیت و بە حەیاوە زەنگینیت و دژ بە دڵی ژەنگینیت و گوڵی ژیواور و ژیانیت، نیشتیمانی ئاوەدانیت، مەملەکەتی میهرەبانیت، شاری شەم و شەو بۆ و جوانیت. گەر بتەوێ ئەو ڕۆحەس پێ بێگەردەی ئەو شاگوڵە کەڵەمەردەی بە پۆشتەی و سەرپۆشی تاجی شکۆوە باڵایەک وەک ئەو کێو هەردەی، باڵایەک وەک ئەو کێو هەردەی، فێرگەی وانەی ڕەوشتیت و ئەو پۆلوانە بێگەردەی پڕی لە عیشقی حەقیقی و تۆ عەقیقی و گرانبەهای، بەها ناچی و واژۆی بەهایی، بۆ سبەینێ کە دایکیشی زانکۆ و پەیمانگای پەروەردەی. ڕێوڕچەی تۆ ڕێچکە نییە ڕێبازێکە، ڕێوڕچەی تۆ ڕێچکە نییە ڕێبازێکە، هیدایەتی کارسازێکە، سەدا و سەڵا و ئاوازێکە،
پڕ ئامانج و نیازێکە عیشق و دڵخۆشی و ڕازێکە بۆ پەروەرێن دەیدەرکێنی بەلۆمەی کەس ڕاناوەستی بەگەلاوێش دەستنوێژ دەشۆی گۆنای حورمەت بە شەونمتەڕ لە حزوری یاری دڵا نوێژی عیشقدا دەبەستی جارێ دوو جار و سێ جاریش ئەگەر کەوتی دەبێ هەستی گوڵ و مۆمێک بەو دەستەوە بەو هەستەوە بەو کەیل و کۆ و مەیل و مانا و مەبەستەوە لە ئاسۆوە شاد و شابە و ئاهەنگی شاید بگێڕە ئەگەر نزیک ئەگەر دووری نەداری یاخود یا خاوەن کلووری دایکی خوشکی ژنی کچی نەنا پووری پابەندی ڕێسا و دەستوری ڕەشید سپید گەنم ڕەنگی یا بلووری مادەم دڵبەندی بەڵێنی زاتی حەقی دڵ و ڕۆح و ڕۆڕ و سووری کە پێناست پیشانداوە ئیدی ناکرێ قاڵە قاڵبی دەبێ قاڵبی کە پێناست پیشانداوە ئیدی ناکرێ قاڵە قاڵبی دەبێ قاڵبی ماڵۆچکە نا دەبێ ماڵبی ڕۆژ و حەوتە و مانگیش نییە دەبێ ساڵبی بۆ پیت و پەیڤ و ژمارە دەبێ هێما و بەها و نوختە و خەت و خاڵبی ناحاڵی نا دەبێ حاڵبی با شیرینی دیژیتاڵبی خوابیکە دەبێ بە چەتری بەبە و بابە و کەس و کار و چەند بناڵبی با بۆ سەلاریت هەواڵبی باسپی بێ لە هەرکوێ هەیداوێنە دڵ دەست و دەم و هەم باسەکەت بوێر و ژیر و پڕ حکمەت گفتوگۆ و باس و خواسەکەت دەبێ قەڵاو و قەدر و قیممەت و قایم بی و براوە بی و ڕووسور بەرز بێ کاسەکەت هەنگاو ڕێت دین و دنیا و ژین و ژیان و تین و بین و ڤین و هەیڤت ژەنگ و ژیوار و شاپەیڤت بەڵێنتدا پاکیزەیی واژۆ و مۆربی وا سەرپەرزی دەردەکەوی سەردەکەوی هەم دەسرەوی پەیمان بدە بۆ ڕۆژ هەیڤ و بۆ ڕۆژ خۆربی پیرۆزت بێ ڕێگای نورین تەن بە تەنها نیت هەمان بەدڵ پێڕۆسوورین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڕەحمان سەرەتا داوای لێبوردنەکەین هەندێک کەس بە پێوە وەستاوە ئیتر هۆڵەکە بچووکە هەر ئەوە نەیەگرێت لە دەسەڵاتی ئێمە نییە بروسکەیەکی تری دەستخۆشیمان پێگەیشتووە لەلایەن لقی هەڵەبجەی تازە یەکگرتووی ئیسلامی کوردستان لقی برایان زۆر سپاس بۆ بروسکەی دەستخۆشیەکەیان بەڕێزان ئێستاش لەلایەن سرودبێژی دەنگخۆش کاک نیعمەت سرودێکتان پێشکەش دەکات با بەڕێزیان بفەرمون السلام عليكم ورحمة الله. بين برا والشيرين بين حياة دوست وشرم بين برا والشيرين بين حياة دوست وشرم بين كمردن راوج جوان بيت حسانا وواددت كمردن راوج جوان بيت حسانا وواددت گنجني رزق ورزي رقا ودرقاي بيروزي گنجني رزق ورزي رقا ودرقاي بيروزي بهاي برزي أمجنا روشتي زادي دينا بهاي برزي أمجنا روشتي زادي دينا بين برا والشيرين بين حياة دوست وشرم بين برا والشيرين بين حياة دوست وشرم بين كمردن راوج جوان بيت حسانا ووادي
دیدێت کە مردم ڕاوش جوان بێت حەسانەوە وا دیدێت خوجوانی شانازیە تاجی سەر فێرازیە خوجوانی شانازیە تاجی سەر فێرازیە خوپیسی لاوازیە ئەدەی کێلەی رازیە خوپیسی لاوازیە ئەدەی کێلەی رازیە بێن بەڕاوش شیرین بین حیا دۆست و شەرمین بین کە مردم ڕاوش جوان بێت حەسانەوە وا دیدێت کە مردم ڕاوش جوان بێت حەسانەوە وا دیدێت بناغەیم میسلەمە خوڕەوشتی باتەمە بناغەیم میسلەمە خوڕەوشتی باتەمە بێن بە نەرمونیان بین گوڵی باغی ئیمان بین بێن بە نەرمونیان بین گوڵی باغی ئیمان بین بێن بەڕاوش شیرین بین حیا دۆست و شەرمین بین بێن بەڕاوش شیرین بین حیا دۆست و شەرمین بین کە مردم ڕاوش جوان بێت حەسانەوە وا دیدێت کە مردم ڕاوش جوان بێت حەسانەوە وا دیدێت والسلام عليكم ورحمة الله زۆر سپاس بۆ کاک نیعمەت ئامادەبوانی بەڕێز خەڵاتی ڕێزلێنان لەلایەن کاک عەبدولجەبار ڕۆستەم دابین کراوە بۆ دکتۆر بەختیار تاڵەبانی و مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی با بەڕێز کاک عەبدولجەبار بفەرمێت لەبەر ئەوەی دکتۆر بەختیار تاڵەبانی لێرە ئامادە نییە با نوێنەرێکی بفەرمێت بۆ ئێرە با مامۆستا عەبدولجەبار بفەرمێت بۆ ئێرە دي ما عندي دكتور بختار بيقول خلاص بعد جبل وين داوا لە دکتۆر بەختیار تاڵەبانی یەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆچی وتار پێشکەوت دوای بەخێر بە ناوی خوای گەورە و میهرەبان کچ و کوڕە جوانەکانم کە بە تایبەت بۆسەکە مناسەبەکە پرۆژەکە بۆ کچانە بەڵام هەندێک لە کوڕە جوانەکانمان هەندێک لە برازەکانشمان مەوجودن ئەزیزان ئەم پرۆسەیە ئەم بابەتی کە جەنابتان دەستان پێوە داوە و بسمیلاتان لێ کردووە چەند پەیامێک ئەگەیەنێت کە پێم خۆشە پەیامەکان بە ئێوە بڵێم پەیامی یەکەم کچە جوانەکانم ئێوە بە زمانی حاڵ بە خۆتان وت ئێمە بەهێزی بە خۆتت وت من بە قوتم و خاوەن بڕیاری خۆمم هەرێکێک لەو کچە جوانانەی کە ئەم بڕیارە تەندروستیان داوە بە زمانی حاڵ بە خۆیان وت من دەتوانم بڕیاری خۆم بدەم و خەڵک ناتوانێت بڕیاری من بدات بە زمانی حاڵ ئەگەر ئەو کچە جوانانەی کە خۆیان ئافرەتن و پێشتر ئەگەر باڵاپۆش نەبێتن ئەزانن یەکێ لەو بڕیارە قورسانەی کە ئافرەت لە ژیانیا بیدات بە تایبەتی لە قۆناغی گەنجێتیە لە قۆناغی 16 ساڵ 17 ساڵ 18 ساڵە قۆناغێکە کە بڕیاری باڵاپۆشی تێدا بدات زۆر جار پرسیارێکی قورسە بڕیارێکی قورسە و زۆر جار متەرەددی ئایا بڕیار بدەم یان نەدەم کەواتە پەیامی یەکەم ئێوە بە زمانی حاڵ بە خۆتان وت من بەهێزم من بە قوتم و من دەتوانم بڕیاری خۆم بدەم و ڕاگەیاندنەکان و چواردەور
و قسە و قسەڵۆکی چواردە و ناتوانێت بڕیارە تەندروستەکانی من بگۆڕێت. ئەمە پەیامی یەکەم کە گرنگ و موهیمە. پەیامی دووەم کچە جوانەکانم ئێوە بە زمانی حاڵ بە دایکتان وت دایکجان من لەسەر ڕێبازی تۆ دەڕۆم، من لەسەر ڕێچکەی تۆ دەڕۆم، من لەسەر ڕێگای تۆ دەڕۆم. هەرێکێک لەم کچە جوانانی کە خۆشبەختین کە ئاوا بە جوانی و بە باڵەپۆشی دەیان بینین بە زمانی حاڵ بە دایکیان وت من ئەو ڕێبازەی کە تۆ چەندین ساڵە لەسەریت، ئەو باڵاپۆشی و ئەو پارێزراوی کە تۆ لەسەریت، منیش لەسەر ڕێچکەکەی تۆ دەچم، منیش لەسەر ڕێبازەکەی تۆ دەچم، منیش لەسەر ئەو وە کۆڵێت هەنگاو بە هەنگاوانەی تۆ دەچم. مەش بۆ خۆی زمانێکی گرنگە و ئەمە پەیامێکی زۆر گرنگە بۆ دایکتان. باوەڕتان بێت کچە جوانەکانم ئێوە گە دڵی کەستان خۆش نەکرد بێت دڵی دایکی خۆتان خۆش کردووە. چکە من لە ناو واقعەکەین، ئێمە لە ناو خەڵکین، ئەوەی کە زۆر جار لێ ئەترسێت و بێتاقەتە و ناڕەحەتە و زۆر جار دایکەکانە کەم تا زۆر چاوی لەسەرتانەکە تووشی هەڵەیەک نەبن، تووشی تاوانێ نەبن، تووشی گوناحێ نەبن. بەڵام خۆشبەختانەیەوە بە زمانی حاڵ بە دایکتان و دایکجان دوو دڵ مەبە، بێتاقەت مەبە، ناڕەحەت مەبە، من لەسەر ڕێبازەکەی تۆ، من لەسەر ڕێگاکەی تۆ دەڕۆم و بە جوانی و بە مەزبوطی ئەو ڕێبازەی تۆ دەپارێزم. خاڵی سێەم کچە جوانەکانم ئێوە قسەیەکی ترتان کرد کە من لەم باڵەپۆشیە هەستی پێ دەکەم. بە زمانی حاڵ بە ڕەگەزی بەرامبەرتان وت من تەنها و تەنها جەستە و لاشە نیم. تۆ بە زمانی حاڵ هەرێکێک لەو کچە جوانانە کە خۆشبەختی نیشاڵڵا ڕەنگە مە سەرەتایەک بێ قۆناغێکیش بێ بۆی لە سینگڵی نەجاتان بێ و لە داهاتووە بچنە ماڵ و حاڵ و ژیانی خۆتان، بەڵام بە زمانی حاڵ بە ڕەگەزی بەرامبەرت وت من تەنها گۆشت نیم، من تەنها سنگ و سمت نیم، من تەنها کەسێک نیم تۆ وەکو جوانی لاشە و لار سەیری من بکەیت. ئەوەی کە زۆر جار بەداخەوە لە کوردستانە دەیبیستینەوە بە ناوی مافی ئافرەت، مافی مرۆڤ، تۆ بە زمانی حاڵ وتت ئەگەر مافی ئافرەت دەبێ مافی مێشکم بدەیت، دەبێ مافی قسەکردنم بدەیت، دەبێ مافی بیرکردنەوەم بدەیت، مافی سنگ و سمتم بۆ ئەدەیت. چی پێویست ئەکات تۆ کەم تا زۆر تۆ چێژ لە من وەرگری، تۆ من بەکار بێنی. ئەوە نییە ئێستا کێ لە وڵاتی خۆمانە بەداخەوە، ئەوە نییە بەداخەوە لە وڵاتی خۆمانە، لە وڵاتی خۆمانە بەداخەوە لە سابوونێک و لە شامپۆیەکی ناو حەمامەوە هەتاوەکو تایە و هەتاوەکو جاری وا هەیە سەرەکەی فاس و تایت و ئەنواوەشکار شت ڕسمێکی ئافرەتی پێوە دەکرێت کە ڕەنگە زۆریشان لە دەرەوەی وڵات بۆمان بێ، بۆ لە بەرەوەی وەکو وەسیلەیەک بەکارهێنرێت بۆ ڕاکێشانی ڕەگەزی بەرامبەر. بۆیە پەیامێکی تر لە پەیامەکانم کچە جوانانەمان بە ڕەگەزی بەرامبەریان وت بەو کوڕە جوانانەی کە ئێستاکێ ڕەنگە ژمارەیەکی زۆر ئامادە بێ بە زمانی حاڵ تۆ وتت تۆ نابێت تەنها و تەنها چێژ لە جوانەکەی من وەرگری، تۆ دەبێت چێژ لە عەقڵی من وەرگری، چێژ لە بیرکردنەوەی من وەرگری، تۆ دەبێت بڕیار بدەیت، بڕیاری تەندروست بدەیت لەسەر ئەساسێکی ئەوەی کە من تا چەند زیرەکم، تا چەند عاقڵم، تا چەند خوێنەوارم، تا چەند ڕۆشنبیرم، تا چەند هونەری وتوێژ و قسەکردنم باش و چاک و مەزبوطە، نەک تەنها و تەنها بڕواڵەت بڕیار بدەیت کە تەجروبەی ژیانی کوردستانی خۆشمان دەرکەوتووە ئەوەی ئێوە تەندروستە. هەر کوڕێک یاخود هەر کچێک زەواجێکیان دروست کرد بەڵام لەسەر ئەساسێکی خۆشەویستی و مەحەبەت، نەک لەسەر ئەساسی ڕواڵەت، نەک تەنها لەسەر ئەساسێکی جوانی. تەجروبەی ژیان سەرماندوێتی نسبەی تەلاق تیانە کەمە، نسبەی جیابوونەوەیان تێدا کەمە و نسبەی شەڕ و ئاژاویان تێدا کەمە. بەڵام ئەو گەنجانەی کە لە ڕێی فەیسبوکەوە، لە ڕێی ڕسمێکەوە، لە ڕێی تۆڕێکی کۆمەڵایەتیەوە بەداخەوە زەواجیان کردووە، زۆر جار ماڵەکان و خێزانەکان هەڵدەوەشێتەوە و زەواجەکە بەردەوام نابێت. ئەزیزان، ئێوە پەیامێکی ترتان گەیان بەم کۆبوونەوە بەم دانیشتنە، پەیامێکی ترتان گەیان کە بە سیاسەکانتان وت کە من پێم خۆشە لێرابی کەم ڕەنگە و بە ڕێزانش کە دانیشتوونە بە زمانی حاڵ وتت تکایە باڵاپۆشی من تێکەڵاوی سیاست مەکەن. باڵاپۆشی تۆ بەشێکە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە. تۆ بە زمانی حاڵ تەنانەت من ئەم قسەیە ڕازگۆیانم لەگەڵتان بە زمانی حاڵ بە ئیسلامی و بە عەلمانی دوێت منی ئافرەت تێکەڵ سیاست مەکە. ئێوە شەڕی خۆتان چی دەکەن، چی منافەسەیەک دەکەن بیکەن و بە کەیفی خۆتان و هەڵپۆژن بە یەکا و قسە بە یەکەکەن چیەکەن، بەڵام منی ئافرەت بەکارمێنە کە بەداخەوە ئێستاکیە ئافرەت بەکارهێنراوە بۆ ناشرینکردنی مەکتەب سیاسی و سەرکردایەتی یەکتری، ئافرەت بەکارهێنراوە بۆ ناشرینکردنی یەکتری، ئافرەت بەکارهێنراوە بۆ کەمکردنەوەی دەنگدانی یەکتری، ئافرەت بەکارهێنراوە بۆ ڕسواکردنی هەندێک کەسایەتی، هەندێک ڕموز و خۆتان ڕەنگە چاک بزانن لە کوردستانی خۆمانە ئافرەت بەکارهێنراوە، جا ئافرەتی ناوخۆ یان دەرەوە بەکارهێنراوە بۆ فایل دروستکردن، بۆ مەسئولێک، بۆ سەرپەرشتیارێک، بۆ سەرکردەیەک، بۆ کەسایەتیەک، بۆی دوای وەکو وەرەقەیەکی زەخت بەکاری بێنن. ئێوە بە زمانی حاڵ بە سیاسەکانتان وت کەیفی خۆتان ئێوە چیەکەن،
وەچی شەڕێک دەکەن وەچی دەمەدەمێ دەکەن بەڵام من مافی خۆمە من بڕیاری خۆم دەدەم تۆ ناکرێت لەسەر ئەساسی شەڕە دەنوک و شەڕە قسەی خۆتان بڕیار لەسەر من بدەیت کە من خۆشبەختم خۆزگە بە خۆزگایە ئەم پرۆسەیەکە ئەمە پەیامێک شەڕەنگە لە ڕێم تەلەڤیزیۆنە و لە داهاتووە من بگات وەزارەتی ئەوقاف لە داهاتووە بیر لەمە بکاتەوە ناڵێ وەزارەتی کاروباری ئاینی وەزارەتی کاروباری ئاینی بیر بکاتەوە لەوەی کە چۆن بتوانێت ئافرەتەکانمان پۆشتەتر بێت پارێزراوتر بێت بێکێشە و بێ ناڕەحەتی بێت بێتوانج و بێت تعلیق بێت وە ئافرەتانێک بێت کە کەم تا زۆر بە زمانی حاڵ بڵێت من تەنها و تەنها لاشە و لە وەکۆڵێت جەستە نیم ئەزیزان ئێوە پەیامێکی ترتان هەبوو بۆ کۆمەڵگا کە لێرەیە زۆرم پێخۆشە ئەم پەیامە بە جوانی و بە وازەحی بگات کە ئەویش ئەوەیە کە ئێوە بە کۆمەلگاتان وت من نیوەی کۆمەلگام و دایک و خوشک و پوری نیوەکەی ترم هەر یەکێک لەو کشە جوانانی کە ئێستاکێ لەم پرۆسەیە دانیشتوونە لەم پرۆسەیە و لەم مناسبە جوان و ڕازاوەیە کە بریتە لە باڵاپۆشکردن و بڕیاری باڵاپۆشی بە زمانی حاڵ بە کۆمەلگات وتووە تکایە من ئەگەر نیوەی کۆمەلگام نیوەی کۆمەلگاکەی تریشم دایکی نیوەکەی ترم خوشک و کەسی نیوەکەی تریشم تکایە با من نەبم بە بەشێک لە فەسادکردنی کۆمەلگا ئێوە بە زمانی حاڵوتان دەکرێت من ببم بە هۆکارێک بۆ باشترکردن و چاکترکردنی کۆمەلگا ڕاستە ئەو بەڕێزانەی باەم ئەم قسەیە ڕازگۆیانە بڵین ئەوەی کە باڵاپۆشت نییە شەرت نییە ئەخلاقی تەواو نەبێت ئەوە لێکدانەوەیکی هەڵەیە گەر لە ڕێی ئەم پەیامەوە زۆر جار تالیقێک بدرێت بڵێ جا تۆ دەڵێ زێڕین یانی ئەوەی کەوانە بوو زێڕین نیە ئەگەر دەڵێ ئەخلاق ئەگەر وانە بوو ئەخلاق نییە نا ئەمە لێکدانەوەیکی هەڵەیە و بە هیچ شێوێ نە ئێمەش وا دەڵێن نە ئێوەش وا دەڵێن ئێمە دەڵێن باشترکردنە پارێزگاریکردنە وە کۆڵێت خۆپارێزیەکی زۆر باش و چاک و مەزبوطە و هۆکارێکە بۆ ئەوی کە کۆمەلگا بەرەو باشتر و چاکتر و مەزبوطتر چێت چووکە بەڕێزان با ڕازگۆ بین لەگەڵتانە من وەکو مامۆسایەکی زانکۆم قسەی دەکەم ئەگەر باسی فەسادکردنی زانکۆ دەکرێت ئافرەت بەهۆیەکێ لە هۆکارەکانە ئەگەر ئەو کەسانەی کە تووشی تیلیاک و بەرەڵای بوونە زۆر جار ئافرەت بەکارهێنراوە ئەگەر ئەو کەسانەی زۆر جار تووشی کێشەی مەشروب و زۆر جار خواردنەوەکان بوونە گەنجەکان زۆر جار لە ڕێی ئافرەتەوە بووە ئەگەر باڕەکانە بە ئافرەت قەڵەباڵغ دەکرێت ئەگەر مەساجەکانە بە ئافرەت قەڵەباڵغ دەکرێت تەنانەت ئێستا وای هاتووە بەرەو کافتریا و بەرەو نێرگەلەخانە و بەرەو مەتعەم و بەرەو چێشتخانە و بەرەو ئوتێلخانە و دیسانەوە ئەڕوات وا هێوا شێواش بەداخەوە لە سایی بێموچەیە بەرەبەرێت بۆ دوکان دابەزێت بۆ عارەبانەچی دابەزێت بۆ هەر شتێکدا دەبەزێت کە یەکەم شت کابرا بیرەوە کاتەوە ئافرەتێک بەکاربێنێت چونکە بە بۆنەی ئافرەتەوە خەڵکی بۆ کۆ دەبێتەوە هۆکارێکە بۆ ڕاوە دیناری بەڵام ئێوە بە زمانی حاڵوتان دەکرێت من پاکتر بم باشتر بم و چاکتر بم و بە زمانی حاڵ بە کۆمەلگاتان و تکایە من بەکارمەهێنە بۆ فەسادکردن و من ڕازی نابم من بەکاربیێنی بۆ لاشە و بۆ جستە و بۆ دیعایە و بۆ ڕیکلام و بۆ پارە پەیداکردن باشترین و چاکترین ئافرەت پاکترین ئافرەت بەڕای من ئەو ئافرەتەیە کە نێڵێ هیچ پیاوێک پارەی پێ پەیداکات بەڵام وەکو لاشە باشترین و چاکترین ئافرەت ئەوەیە و پارێزراوترین ئافرەت بەڕاستی و ئافرەتێ نێڕێت نە لە ڕێی باوکیەوە پیاوێەوە مێردێەوە هیچ کەسێکەوە نێڕێت بە هیچ شێوەیەک بیکا بە هۆکارێک بیکا بە سلعێک بیکا بە بەشێک بیکا بە مادەیەک بۆ بەکارهێنانی پارە و ڕاوەدینار و بەکارهێنانی خەڵک و خەڵکۆکردنەوە کەمە بەڕاستی شتێکی هەڵەیە لە کوردستانی خۆمانە خەڵکێک دەستی داوەتێ بەڵام بە زۆربوونی ژمارەی ئێوە بە پاکبوونەوەی بە زۆربوونی ژمارەی ئەو کەسانی کە باڵاپۆشن ئەتوانین بڵێن ڕازگۆیانە بڵێن ئەم ڕێژەیە کەمتر دەبێتەوە لە فەسادکردنی کۆمەلگا و کاریگەرێکی زۆر باش و چاک و مەزبوط هەبێ ئەزیزان من درێژی ناکەمەوە دووسێ پەیامی کورتتر بۆ جەنابتانە دەم پەیامێکی ترکە ئێوەی گەنج ئێوەی کچە جوان و وەکۆڵێت کچە نازدارەکانمان کە بڕیاری باڵاپۆشیتان داوە لەیەتان نەچێت باڵاپۆشی ینی پارێزگاری خۆت و لەگەڵ کەسی بەرامبەرە و پارێزگاری ئەو کەسانی کە لە چواردەورتای بەڵام لەیەتان نەچێت ناخ گرنگە ئێمە دەمانەوێت ئێمە ئەم مناسبانە لە هەندێک شوێنی تریش کراوە خۆشببختی ئەمساڵ ڕەنگە ژمارەکەی زیاتر بوو بێت هەندێک کۆمێت دەخوێنینەوە لەلایەکەوە ڕاستە لەلایەکەوە ڕاست نێویش ئەوەیە ناخیان چۆنە بڕیاریان چۆنە بیرکردنەوەیان چۆنە ئەفکاریان چۆنە ڕاستگۆیانە بڵێ من مامۆسای ئاینی نیم بەڵام خوای گەورە ئەوەندەی ناخ و دڵ و دەرونی پێویستە لە ئێوە ئەوەندە ڕواڵەتی پێویست نییە زۆر بەدەگمەن حەدیثێکە بینی فەرمودەیەکە بینی کە بۆ نمونە پاداشتێکی گەورە بێت تەنها و تەنها بەس بۆ ڕواڵەتەکە بەس بۆ جلەکە بەڵام سەدان پاداشت ئەبینی لەسەر قسەکردن لەسەر گفتوگۆ لەسەر پەروەردەی مناڵ لەسەر هونەری مامەڵەکردن لەسەر نوێژ و تاعەت و عیبادەتەکانت لەسەر کار و کاسبیەکانت لەسەر ئەو شێوازە جوان و تەندروستەی کە بەکارت هێناوە لە ناو کۆمەلگا کەواتە
هەر یەکێک لە ئێوە نوێنەری خێزانێکن تۆ ڕازگۆ بە لەگەڵ خۆتان لەگەڵ لەچکەکەتان لەگەڵ باڵاپۆشەکەتە یەکەم جار لە خێزانەکەتەوە دەست پێ بکە چۆن بتوانی خێزانەکەت پارێزراوتر بکەیت پاشان بۆ خوشک و براکانت پاشان بۆ ئەو شوێنەی کە کاری تێدا دەکەی پاشان بۆ ئەو شوێنەی کە وەزیفەتە و فەرمانبەری تێدای ئەگەر قوتابیەکی خوێندکارێکی فەرمانبەرێکی بۆیە ئەگەر ئیشەکە گەورەتر کەین باشتر کەین چاکتر کەین بە دڵنیایی و کاریگەرەکە زیاترە بێت دین پێویستی بە تەنها و تەنها مرۆڤێک نییە تەنها بۆ خۆی باش بێت باشترین و چاکترین مرۆڤەکان بە نەسی حەدیث باشترین و چاکترین مرۆڤەکان ئەو مرۆڤانن کە تێکەڵاوی خەڵک دەبن و لەگەڵ خۆیانە دەتوانن خەڵکێکی باشتر و چاکتر بکەن و چواردەوریان باش و چاک بکەن کۆتا پەیام باڵاپۆشی لە کوردستان ئەم ساڵ زۆر بووە بە ئەبوو ڕیکلامەکان و بە ئەبوو ئەو کەسانەی کە زۆر گرنگی بە جلوبەرگی ئافرەت دەدەن بە زمانی حاڵ ئێوە وتان ئەوەنە پارە لە جلوبەرگی ئێمەیان سەرف مەکەن وەرن پارە لە عەقڵ سەرفکەن وەرە پارە لە خول و سیمینارەکان سەرفکەن وەرە پارە لە کتێبا سەرفکەن وەرە پارە لە ژیان سەرفکەن وەرە پارە لە هەموو شتەکانی تر سەرفکەن ئێوە بە زمانی حاڵ وتان شاجوان ئەوەیە کە ناخی پاک بێ و شکلیشی پاک بێت ئەگەر جلەکەشی هەمووی بای 15-20 هزار دینار بێت ئێوە بە زمانی حاڵ وتان ئەگەر دەم و چاوێکش کەم تا زۆر گەچ و تیفتیفە و بەزم و ڕزمی بۆ نەکرابێەوە کۆڵێت زۆر نەڕەزاندرێ بێتەوە و ڕازانەوەیکی زۆری نەکرد بێت قسەکردن و قسەی جوان زۆر پەیوەندی بە لێوی جوانەوە نییە و دەربڕینی وشەی جوان زۆر پێویستی بەوە نییە لوتی بچووکە یان دەبوو چاوی پانە یان نا و بزە و زەردەخەنە زۆر پێویستی بەوە نییە کە تۆ شکلی دەم و چاوت چۆنە کەواتە قسەکانمان با جوان بێت وتەکانمان با جوان بێت دەربڕینەکانمان با جوان بێت هەڵسو کەوتەکانمان با جوان بێت بۆی بتوانین هەم بۆ خۆشمان ئاسوودە دەبین هەم چواردەوریشمان ئاسوودە دەبین دووبارە سوپاس بۆ ئەو بەڕێزانی کە لەم پرۆسەیە بەشداریان کردووە سوپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونی جەنابتان ئێوە بڕیارێکی تەندروستان داوە و ئێوە تکاتان لێ دەکەم ڕەفتی مەکە بە هیچ کەس و بە هیچ لایەنێکەوە ڕاستە خەڵکانێک کردویانە زۆر باش و چاک و مەزبوطە ئێمە دەستخۆشیمان بۆیانەیە بەڵام تۆ بۆ خۆت باش بە پەیوەندی خۆت دەگەڵ خوایە باشکە پەیوەندی خۆت دەگەڵ چواردەورە باشکە بە دڵنیاییەوە هەم دنیاتان بۆ دەبێت هەم قیامەتتان بۆ دەبێت دووبارە بەخێر بێن بەسەر چاو پیرۆزێک لە هەموو لایەک و سپاس بووە خۆشبەختی و ئاسوودەی بۆ خێزان و خانەوادەکانیشتان دەست خۆش بۆ کاک دکتۆر بۆ وتە بە نرخەکانی چەند بروسکەیەکی تری پیرۆزباییمان پێگەیشتووە لەوانە بروسکەی پیرۆزبایی لەلایەن کاک حەمەد سەعید حاجی مەحموود مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی دادگەری ڕێکخراوی یەکگرتووی ئیسلامی کوردستان لقی خوشکان هەڵەبجەی تازە سپاس بۆ پیرۆزبایەکانیان ئامادەبوانی بەڕێز ئێستاش پارچە هۆنراوەیەکتان پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز مامۆستا فازیل با بفەرموێت بەناوی خوای گەورە منیش پیرۆزباییتان لە یەکەم و دەستخۆشی و سپاسمەیە بۆ ئەوانەی کە ڕێکخەری بوون خوشکێ لە چکەکەت قەڵایە قەڵا مەی گۆڕەقەت بە لیرە و تەڵا خوشکێ حیجابت پەرژینە پەرژین شکۆیە ڕێزە تاجە بۆ ڕێژین خوشکێ پۆشاکی شەرعیت لێ جوانە بوویتە تەمانکی چواردەی شەوانە خوشکێ شەرمنیت پلەی تەقوایە صیفەتی بەرزی ڕەسوولی خوایە خوشکێ ئەدەبی بەرز و حیشمەتت سەنگینە هەر وەک بەرزی هیممەتت خوشکێ نرخی تۆ ئەژمار ناکرێ نە بە یاقوت و مەرجان نادرێ خوشکێ باڵات پێچراوە لە بەرزی ئیسلام جوانیت ئاڵاوە لە دوایین کەلام خوشکێ کە هێشتا بچووکی و کچی بەرەکەتی خوای کە دەیت و دەچی خوشکێ بۆ برا کە دەبیتە خوشک دەبیتە مەئوا و پۆڵاین کۆشک خوشکێ کە بوویتە هاوژینی تەمەن دەبیتە بەهاری پڕگوڵ و چەمەن خوشکێ
کە دایکی جەننەت لە ژێر پێت مەرتەبەی ڕێزە فەخر دەکەین پێت خوشکێ کە دایکی جەننەت لە ژێر پێت مەرتەبەی ڕێزە فەخر دەکەین پێت خوشکێ ڕەگەزت لە لای خوا بەرزە مافت گەورەیە لە ئیسلام فەرزە هەر لەو بەرزیەت پارێزگاریکە خۆت ڕەزامەندی حەقی باریکە هەر لەو بەرزیەت پارێزگاریکە خۆت ڕەزامەندی حەقی باریکە ببە شوێن کەوتەی دایکە عائیشە فەقیه بە پاکی بکە بە پیشە خوشکێ بە ئیسلام بەرزی بەڕێزی لە غەیری ئیسلام کاڵایت پەرێزی تۆفانی مۆدە و هەم دیموکراسی نەتگۆڕێ خوشکێ خاوەن ئەساسی ئیسلام ئەساسی ژیار و ژینتە دوا پەیامی خوا و بەرنامە و دینتە خوشکێ بە ئیسلام بەرزی بەڕێزی لە غەیری ئیسلام کاڵایت پەرێزی تۆفانی مۆدە و هەم دیموکراسی نەتگۆڕێ خوشکێ خاوەن ئەساسی ئیسلام ئەساسی ژیار و ژینتە دوا پەیامی خوا و بەرنامە و دینتە ئیسلام بناغەی ژیار و ژینتە دوا پەیامی خوا و بەرنامە و دینتە وەسەلام عەلەیکوم دەست خۆش بۆ مامۆستا فازیل چەند بروسکەیەکی تری پیرۆزباییمان پێگەیشتووە لەلایەن لقی شارەزووری ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان لەگەڵ کۆمەڵەی گزنگی شارەزوور ئامادەبوانی بەڕێز خەڵاتی ڕێزلێنان لەلایەن کاک عەبدولجەبار ڕۆستەم دابین کراوە بۆ دکتۆر بەختیار تاڵەبانی و مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی با بەڕێز کاک عەبدولجەبار بفەرموێت بۆ پێدانی دیاری داوا لە دکتۆر بەختیار تاڵەبانی دەکەین با بفەرمێت بۆ ئێرە بۆ وەرگرتنی دیاری داوا لە مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی دەکەین با بفەرمێت بۆ ئێرە بۆ پێدانی دیاری خودای گەورە پاداشتی بەڕێزیان باتەوە بەڕێزان ئێستاش دەست دەکرێت بە دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کۆمەڵێک لە مامۆستایانی ماندوونەناسی مەدرسەکان مامۆستا بەناز عەلی مامۆستا بەهار عەبدوڕەحمان تکایە با خێرا بێنە ئێرە مامۆستا دەریا عەباس لەلایەن کێوە پێشکەشەکرێ بۆ نایەنە ئێرە مامۆستا بوشرا حسێن مامۆستا نەرمین محەممەد مامۆستا بەهار عەبدولقادر مامۆستا پەری مەجید مامۆستا بەیان ئیبراهیم مامۆستا چیمەن ساڵح مامۆستا ئەژین حەمە ئەمین ئێستاش بەڕێز مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی 12 شارەزووری کۆمەڵی دادگەری با بفەرموێت بۆ پێدانی خەڵاتەکان لا لا ليه ايه بناس مامۆستا بەناس حەسەن با بفەرمێت بۆ ئێرە
بهار نعم بهار عبد الرحمن دادا بهاتوی دیروز به اخبار دستان خود میشتن سال به اخبار واسه خلاصن گایا دریا عباس دریا مامۆستا دەریا عەباس. دریا عباس نعم ولا ما أصل دریا ما أصل بشنا هذا من بني جاري ما مصطفى شلال دستان خود به اخبار واسه كان يا رادي مامۆستا گیان ناوی یەکەمەکان خوێن مەڵی درەنگە. بەڕێزان ئێستاش دەست دەکەین بە دابەشکردنی خەڵاتی بەسەر قوتابی یەکەم و دووەم و سێیەمەکان کە بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە. قوتابی یەکەمەکان: ئانیا مستەفا محەممەد، سایە یوسف، ڕویا عەلی مەحموود، ئەوین بەکر، هەنار ئومێد، پەیام ئیبراهیم، ئیسرا کاوە، سازگار محەممەد، شوشە عەلی، ئەوین عومەر، هەنا وەلی. ئەو قوتابیەکەمانە كلامك جاد بلا بلا زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولقادر. داوا لە مامۆستا ئەحمەد حەمە ساڵح دەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆ پێدانی دیاری بۆ خوێندکارە یەکەمەکان. ئێستاش ناوی قوتابیە دووەمەکان دەخوێنینەوە. با بفەرمون بۆ ئێرە: ڕەیان ئیبراهیم، ئەژین عومەر ساڵح، زەیتون کامیل، شەیما عەبدوڵڵا، بەسۆس تەها، سۆما جەزا، چۆڤین ڕەئوف، ئیستەبڕەق مەتەڕ، هۆنیا عومەر. داوا لە دادەپەروینەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆ پێدانی دیاری. أمين روح أمين كذا كمان نبيتهم أنا والد ما مصاجع أما هذا ما مصادق هذا هو ما كانش وداني. دەستخۆشی بۆ مامۆستا ئەحمەد حەمە ساڵح. ريان إبراهيم ريان لادي كان ليه وترجع حتى كان ليه وبرا باشا لادي كان ليه وبرا باش دوما هما أنا دومن نازل سوما
دەستخۆشی بۆ دادەفەروین داوا لە کاک هەژارەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆ پێدانی دیاری. ئێستش ناوی قوتابیە سێمەکان دەخوێنینەوە با بفەرمون بۆ ئێرە. داوا لە کاک هەژارەکەین با بفەرمێت بۆ ئێرە. ئەمە سێمەکان ماسا عرفان ماسا عرفان ماسا عرفان ماسا عرفان دەیبێ ماسا عرفان بێ پێشکەشتنی خەڵات. داوا لە مامۆستا عیرفانەکەین با بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی خەڵات. قوتابیە سێمەکان سیما جەلال، نزا حسێن، هەنی بەکر، شوێنێ نەوزاد، ئیلیا یاسین عەبدوڕەحمان. وەرە دادەگیرم بڕوەری وەرە زەیتون زەیتون وەرە لێوە شۆ دەچوو باشە وەرە زۆر سپاس بۆ مامۆستا عیرفان. مامۆستاگە دەست خۆش بێت. کێ بێت بۆ Thank you.